ئینسان ئەو ژیان و تەمەنێک کە پێی دراوە یعنی ڕۆژێک دێت کۆتایی دێت ڕەنگ بێ ژیانی ئینسانیش زۆربەی دووبارە بێت ئەو ڕۆژانەی کە ئینسان دەگەڵ چەند کەسێکی خۆشەویست چەند مامۆستایەکی چەند برایەکی دەردەچی کەش و هەوایەکی مەسەلەن دەگۆڕیت لە شوێنێکی خۆش بەیەکەوە کۆ دەبیەوە چەند قسەیەکی خۆش ئاەتێک حەدیسێک مەسەلەن قسەیەکی خۆش و مەسەلەن پڕمانە ئینسان گوێ لێ دەبێ دڵی پێخۆش دەبێت و ڕەنگ بێ ئەوە لە زیهن و فکریدا بمێنیتەوە کاریگەری بەسەر ئاسوودەی و دڵ و دەرونی ئینسانیەوە هەبێت. ئینسان باشترین شت ئەوەیە کە ئەو تەمەنەی کە خوای گەورە پێی داوە لە کاری خێریدا بەسەر ببات، چونکە ژیانی ئینسانی چەند ساتێکی دیاری کراوە ئەو ژیانە کۆتایی پێدێت گرنگەوەی ئینسان دەفتەری ئەعمالی بە کار و کردەوەی چاکە پڕکاتەوە. دکتۆر یوسف قەرزاوی قسەیەکی جوانی هەیە، دەڵێ عمر و ژیانی ئینسان بە ساڵ و مانگ و ڕۆژ نییە، عمر و ژیانی ئینسان بەو ڕەسیدەیە کە ئینسان لە لای خوای پەروەردگار هەیەی. ئەگەر ئینسان ڕەسیدی لە لای خوای پەروەردگار بەرز بێت هەرچەندە ژیانیشی کورت بێ و کەم بێت بەڕاستی هەر زۆرە، بەڵام ئەگەر ڕەسیدت نەبوو لە لای خوای گەورە هەرچەندە تەمەنیشت درێژ بێ بەڕاستی ڕەسیدەکەت هەر سفرە و هیچ نییە. ئێستا زۆر کەس دەبینین تەمەنی زۆرە بەڵام ڕەم بێ ڕەسیدی لە لای خوای پەروەردگار سفر بێ، خوا پەناماندا لەو کەسانە. بەڵام زۆر گەنجیش هەیە تەمەنی زۆر کەمە بەڵام دەفتەری ئەعمالی پڕە لە کار و کردەوەی چاک و لە خزمەتکردنی ئیسلام و لە کاری خێر و ئەعمالی خێردا دەفتەرەکەی پڕ کردوتەوە، هێشتا تەمەنیشی هەر گەنجە. خوای گەورە بمانگیارە لەو جۆرە کەسانە. هەندێک لە هاوڵانی پێغەمبەر تەمەنیان کەم بووە بەس پلەیەکی بەرزیان هەیە. زۆر جوانە، هەندێک لە هاوڵانی پێغەمبەری صلی الله علیه و سلم تەمەنیان کەم بووە بەڵام ڕەسیدیان لە لای خوای پەروەردگار زۆر بەرز بووە. خوای گەورە بمانگیارە لەو کەسانە. تەماشاکە یەکێک لەوانە سەعدی کوڕی معازە، تەمەنی 36 ساڵە کە وەفات دەکات، بەڵام هێندە ڕەسیدی لە لای خوای پەروەردگار بەرسە. کاتێک کە دەمرێت شەهید دەبێت عەرشی خوای گەورە بەهۆی مردنیەوە دەلەرزێت. سوبحان الله، یعنی بەڕاستی ئەوە ڕەسیدە لە لای خوای پەروەردگار، ئەوە باڵانسێکی بەرزە. ئینسان لە هەر شوێنێک بێت هەوڵدا دەفتەری ئەعمالی لە کار و کردەوەی چاکە پڕکاتەوە، ئەو تەمەن و ژیانەی لە شتێکدا سەرفکا کە دوایی لە تەمەن و ژیانەکەی پەشیمان نەبێت. ئەوە بەڕاستی زۆر گرنگە بۆ ئینسانی کە ئینسان تەمەنەکەی لە شتێکدا بەسەر بەرێت کە لە دوا ڕۆژدا ئینسان لەو تەمەنەی خۆی پەشیمان نەبێتەوە و پەشیمان نەبێت.